بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست وابڕیارە سپەی کۆمەڵی ئیسلامی چوارەمین کۆنگرەی خۆی لە شاری سلێمانی ببەستێت ئەمشەو لە بەرنامەی ئەمڕۆ لە ناو هۆڵی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی کوردستان لەگەڵ بەڕێز هاوژن عومەر سەرۆکی لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی کوردستان قسە لەسەرەوە دەکەین کۆمەڵی ئیسلامی بەنیازە چی بکات لە کۆنگرەدا و ئەو گۆڕانکاریانەی کە چاوەڕوان دەکرێت ڕوودات چین. کاک هاوژن بەخێر بێت. سپاس بۆتان. زۆر سپاس. گەر سەرەتا لەوە دەست پێ بکەین وابڕێرە سپەی لەم کۆنگرەیە لەم هۆڵە کۆنگرە ببەستێت ئامادەکاریەکان بە کوێ گەیشتون تاو بوون ئامادەکاریەکان؟ بەناوی خوای گەورە و میهرەبان سپاس بۆ بەڕێستان و بۆ ستافی کەناڵی پێیام و بۆ تەواوی بینەرانی کەناڵی پێیام. بەڕاستیدا سپاس بۆ خوا ئەوەی ئێمە متابعەمان کردەوە بە ئیشەکان چووینەتەوە بەتوانین بڵێن ئەساسیاتی ئیشەکان هەموو تەواو بووە ئەوەی کە پێویستە بۆ بەڕێوەچوونی کۆنگرە. چەند ئیشێکی بەسیط ماوە ئەوەش ئەکەوێتە سبەینێ، یعنی ئەوە پەیوەندی بە جانبی تەسیسی مؤتەمەرەکەەوە نییە، بەڕاستی پەیوەندی بە هاتنی لیجانەکان و پەیوەندی بە هاتنی بڵێن حزور و ئەندامانەوە هەیە. وەگەرنا ئێمە سپاس بۆخوا تا ئێستا هەموو شەکان زۆر بە دەقیقی زۆر بە مەزبوطی هاتوون بە هەوڵ و هیمەتی هەموو لایەک و لیژنە پەیوەندیدارەکان. باشە، بەزووکو ئەوەی کە ڕێنی خەڵک پرسیاری بکە بۆچی کۆنگرەی کۆمەڵی ئیسلامی کاتی زۆری ویست ئەو قۆناغانەی کۆنگرە ڕەنگە حیزب هەبێ بە ڕۆژێک ڕەنگە حیزب هەبێ لە ماوەی مانگێکدا کێشانەی بڵێن ئەم مەرحەلانەیەک لا بکاتەوە، بۆچی ئەوەندەی ویست کۆنگرەی کۆمەڵی ئیسلامی هەموو ئامادەکاریە؟ ئێمە وەکو لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرە لە 2019 ڕاستپێران بۆ ئەوەی دەستکەین بە ئامادەکاریەکە. دوو هۆکار هەبوون کە وایان کرد کۆنگرە بکەوێتە ئێستاوە، واتە دوای ساڵ و کەمتر لە 6 مانگ کۆنگرەکە ببەسرێ لەوادەی دەست بەکاربوونمان. هۆکارێکی زاتیە، هۆکارێکی مۆزوعیە. هۆکارەکە ئەوەی پەیوەندی بە لایانی زاتی و خودی کۆمەڵی ئیسلامی کوردستانەوە هەیە، پەیوەندی بە بەرنامەی بەڕێوەچوونی کۆنگرە هەیە. سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان بڕیاریدا وەکو ئاوردانەوە لە هەموو ئەندامانی کۆمەڵەوە بەشداری پێکردنیان لە هەموو قەرارە سیاسیەکان و لەو وەجهانەی کە مەشهەدی سەرکردایەتی کۆمەڵ داگیرەکەن و متمانە بەدەستهێنن ڕۆڵی هەبێ. بەو معنایی ئێمە کۆنگرەمان دابش کرد بۆ سێ قۆناغ. قۆناغی کۆبوونەوە گشتیەکان کە ئەمە ماوەیەکی زۆری بێت زیاتر لە 5700 ئەندام تیای بەشداری کرد، ئەمە ئاستەکانی خوارەوە بوون. قۆناغی دووەمان کۆنفرانسی ناوچەی مەڵبەندەکان بوو. ئێمە 12 مەڵبەندمان هەیە لە هەموو هەرێمی کوردستان لە بەشێ لە ناوچە دابڕاوەکان ناوچەکانی مادەی 140 مەڵبەندێکیش لە هەندەران. قۆناغی دووەمیش کۆمەڵی بڕگەی گرنگی تێدا بوو، ئەویش ماوەیەکی زۆری ویست، چونکە بەشێ لە کارەکانی کۆنگرە تەسلیمی کۆنفرانسەکان کرابوو، واتە سەرکردایەتی تێ هەڵبژێرا. ئەو کەسێک کە دەبوو بە مەسئولی مەڵبەند بە شێوەیەکی تیلقایی ئەبێ بە ئەندامی سەرکردایەتیش و ئەندامانی کۆنگرێتی هەڵبژێران و بڕگە ئەساسیەکانی ڕژنووسی پەیڕەوی ناوخۆی کۆمەڵ لەوێ مناقەشە کراون. مناقەشەیان نایەتە ناو کۆنگرە ئیلا چەند بڕگەیەکی مەحدود کە ئێمە لێرە تاوتوی دەکەن، ئەویش ئەوەیە کۆنفرانسەکان نەگەیشتە نەتیجە یەکلاکەرەوەتیایە، بۆیە لێرە دەسەڵاتی کۆنگرە کە باڵاترە یەکلای دەکاتەوە. پاشان هاتین بۆ کۆنگرەی سێم بۆ کۆنگرە وەکو قۆناغی سێم خودی کۆنگرەکەیە کە ئێمە بەیانی سازی دەکەین، کەواتە ئەم مودەیە کە تۆ بتەوێ هەموو ئەندامانی کۆمەڵ بەشدار پێ بکەیت لەم پرۆسە گرنگەیە و ئاوڕیان لێ بدەیتەوە و قەراریان لێوەربگری و مشاوەرەیان پێ بکەیت بەو شێوە سیستماتیکە، کاتێکی زیاتری ئەوێت لەوەی کە من یەکسەر ئەندامەکانم بەڕاستەوخۆ بێنم کۆمەڵی ئەندامی دیاریکرا و ڕۆژێک دانێم و بۆ کۆمەڵی بڕگەی محەدد وەکو هەندێک حیزب جاری وایە مەحتراماتم کە ڕەنگە عمقێکی حیزبیان نییە، تاریخێکی حیزبیان نییە، حیزبێکی چۆنەڵێ نیمچە هەڵتۆقیون وانە ئەساسیاتێکیان نییە، ڕیشەیەکیان نییە، کۆنگرە بەو شێوەیە دەکەن. ئەمە هۆکارە زاتێکە. هۆکارە مۆزوعەکەش پەیوەندی بە هاتنی پەتای کۆرۆناوە هەبوو. خۆتان نەزانن لە کۆتایی مانگی دووە تقریبا بە شێوەیەکی گشتی ئیتر هەموو جموجوڵەکان وەستان، هەموو گردبوونەوە و چالاکیەکان بە پێی ڕێنمایە تەندروستیەکان ڕێنمایەکانی دەوڵەت وەستان. بۆیە ئێمەش ئیلتیزامەن بە ڕێنمایە ڕسمیەکان و ئیلتیزامەن بە قەراری بەڕێز مامۆستا عەلی باپیر و سەرکردایەتی کۆمەڵ و مەکتەبی سیاسی کۆمەڵ بۆ ماوەی 6 مانگ کارەکانمان هەڵپەسارد. واتە ئێمە تقریبا
کۆنفرانسێکمان هەبوو لە ئەواخری مانگی شوباتی 2020 کە کۆنفرانسی مەڵبەندی هەڵەبجە بوو سەرباری ئەوەی ئامادەکاریەکانمان بۆ کرد بەڵام کەوتە ئەوەی کە ئێمە ئیش بە ڕێنمایە تەندروستیەکان بکەین بۆیە ئەوانەمان دواخست تا نزیکی 6 مانگ کۆنگرەکەمان وەستا بۆیە ئەو وای کرد کە کۆنگرەکە کە ئێمە بڕیارمان بوو لە نیوەی یەکەمی ساڵی 2020 بیکەین زەحفی کرد هات بۆ سەرەتاکانی ساڵی 2020 باش بەزۆکو کۆنگرە ئێستا کۆنگرە چ دەسەڵاتێکی هەیە یاخود ئەوانەی کە بەشدارن بە سیفەتێک بەشداریان کردووە ئەرکو بڵێن مافیان چیە لەم کۆنگرەیە سەبارەت بە ئەو تایپەی کە لە کۆنگرەیە کی ئەندامی کۆنگرەیە ئەوە بە دوو دافع هاتون بەشێکیان بەڕاستەوخۆ هاتون کە قەراری سەرکردایەتی کۆمەڵەوە بەرنامەی کۆنگرەوە بۆ تا ئاستی ئەندام مەڵبەند و کارگێڕی مەڵبەندیە ئەندام مەکتەب و کارگێڕی مەکتەب ئەوانە بەڕاستەوخۆ بێت چکە ئەمانە خەڵکانێک بوون لە ناو عمقی ئیشەکەیان ساڵانێکی زۆرە شانیان بەرداوەتە بەر هەموو مەسئولیەتەکان بەشی دووەمیان ئەوانن کە لە ئۆرگانەکانی کۆمەڵەوە کە ئێمە پێشتر باسمان کرد و قۆناغمان کرد قۆناغی کۆبوونەوەی گشتی لەگەڵ کۆنفرانسی ناوچەی مەڵبەندەکان ئەمانە خەڵکیان نردوتە ناو کۆنگرەوە واتە بەشێکی ئەو کەسانن کە متمانەی ئۆرگانەکانی خۆیان بەدەستهێناوە بۆ بوون بە ئەندامی کۆنگرە و لە ئەساسیش ئەندامی ڕاستەوخۆ نەبوون بە هەڵبژاردن هاتوون ئەمە ئەو دوو تایپەیە کە چۆن لە ئەندامانی کۆنگریان پێکهێناوە ئەوەی کە کۆنگرە چ دەسەڵاتێکی هەیە لە ناو کۆمەڵی ئیسلامی و ئەوەی من بزانم لە ناو هەموو هێزە سیاسیەکانی شاکە هەن کۆنگرە باڵاترین دەسەڵاتە و لە ماوەیەکی خولیە ئەجا 4 ساڵ بێ 5 ساڵ بێ 3 ساڵ بێ ئەو حیزبە بە پێی پەیڕەوی خۆی سازی دەکات لە ناو کۆمەڵی ئیسلامی کوردستانە کۆنگرە 4 ساڵ جارێک کۆنگرەی ئاسایی ساز دەکرێت باڵاترین دەسەڵاتە و بەڕاستی مەحەتەیەکی زۆر گەورەی بە خۆداچوونەوە و داڕشتنەوەی کارەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستانە چونکە هیچ شەرعیەتێک لە ناو کۆمەڵی ئیسلامیە لەسەر و شەرعەتی کۆنگرەوە نییە لەوێ کەسی یەکەمی حیزب هەڵدەبژێرێتەوە ئەنجومەنی سەرکردایەتی هەڵدەبژێرێتەوە و دەستوری ناوخۆیی کۆمەڵ بریتیە لە پەیڕەوی ناوخۆ بە ناوی پەیڕەوی ناوخۆیە لەوێ ئیقرار دەکرێتەوە لە پاڵ کۆمەڵی تەوسیات و کۆمەڵی بڕیاری تر کە دەبنە تەوسیات و بڕیاری کۆنگرە ئەگەر جاری وایە لە دەرەوەی پەیڕەوی ناوخۆکەشە بۆیە ئێمە وەکو هەر هێزێکی سیاسی تر بە محەتەیەکی زۆر هەستیار و چارەنووساز بۆ کۆنگرە ئەڕوانین بۆیە بەڕاستی لۆدێکیشمان خسۆتە سەر ئەم کۆنگرەیە و مراهانەیەکی گەورەشمان لەسەر کردووە کە بتوانێت دەست بۆ کۆمەڵێ بابەتی گرنگ بەرێ کۆمەڵی گۆڕانکاری جەوهەری بکە و کارێک بکە کە دەفعەیەکی باش بابەکاری ئەندام چەند ئەندام کۆنگرە هەیە یاخود ئەگەر لەو ژمارەش وەرک و بەرپرسیارەتی و دەسەڵاتی ئەندامانی کۆنگرەش چییە؟ ئێمە 900 ئەندامی کۆنگرەمان بە تەقریبی هەیە ڕەنگە چەند عەدەدێ 6 عەدەدێکی لە 900 کەمتر بێ و بەڕاستیش ئەو ڕێژەی تەجاوز دەکەی بەڵام ئێمە دوای ئەوەی کە لەگەڵ سەرکردایەتی و مەکتەبی سیاسی ئەنجومەنی سیاسی کۆمەڵ قسەمان کرد دەرگای تەسکیە داخرا واتە ئەو سەلاحیەتەی کە ئەنجومەنی سەرکردایەتی هەیە دەیتوانی سەرباری ئەو پرۆسانە یعنی چەند کەسێک بە تەسکیە بێنێ کە خەڵکی مستحقن بەڵام بە هۆکارێک ڕەنگە نسیبیان نەکەوتێتە کۆنگرە ئەوش ئەوە نەبوو بۆیە 900 عەدەدی تەجاوزە کرد بەڵام ئێمە تقریبا لە نزیکی 900 تاوەستاوین هەر ئەندامێک بێ بە ئەندامی کۆنگرە جا پێشتر هەر مەسئولیاتێکی هەبوو بێ لە ڕووی یاسایی و لە ڕووی بنەمای پێڕەویەوە هەمووی یەک دەسەڵاتی هەیە هەمووی یەک ئاستی هەیە ئێمە یەکێک لە بڕگەکانی کە سەرەتا لەگەڵ دەستپێکردنی کۆنگرەیە لە بەشی یەکەمی بەرنامەکانی کۆنگرەیە ئەوەی دەکەین دەسەڵاتەکان هاو ئاستەکەینەوە واتە تا هەڵبژاردنەکان نەکرێ هیچ کەسێک دەسەڵاتی لەسەر و ئەوە نییە ڕاستە ئێمە مەقامات و کەسایەتەکان هەر اعتیباراتی خۆیان هەیە بەڵام لە ڕووی پرۆتۆکۆلیەوە ئێمە لە ناو کۆنگرەیە دەسەڵاتەکان یەکسان دەکەینەوە و سەر لە نوێ ئیشەکەینەوە بوو ئەوەی کە پیادەیەکی تازە هەڵبژێرین و بەرپرسێکی یەکەمی ئەو حیزبە هەڵبژێرین و باش ئەو دەسەڵات ئەوکو بەرپرسیارەتی کە ڕەنگە بەرپرسیارەتێکی گەورە لەسەر ئەو نزیکەی 900 کەس هەبێ بۆ 4 ساڵی ئایندەی کۆمەڵی ئیسلامی ئەویان لە ڕوانگەیەکی ترەوە دەبێت قسەی لێ بکەین مەبەستەکەی جەنابەت شتێکی ترە ئەویش ئەوەیە ئێستا ئێمە لە چ دۆخێکا کۆنگرە دەکەین دیارە مەبەستەکەی جەنابەت ئەوەیە لە ڕووی سیاسی لە ڕووی بەرپرسیارەتی سیاسیەوە یاوەکو ئەندامێکی هۆشیار
مەفروزە بە چه ئاڕاستەیەک ئیشکە بیر بکاتەوە تەسوید بکە بڕیار بە مناقەشە بکە پێشنیار بکە بۆ ئەوەی بتوانێت حیزبەکەی لە سەدارەتا بهێڵێتەوە یا بە بەهێزی و بە پێگەیەکی بەهێزەوە بێڵێتەوە 4 ساڵی دار دیارە مەبەستەکەی جەنابەت ئەوەیە. ئێمە کاک حەکیم کۆنگرە دەکەین لە ساتە وەختێکدا کە نەک هەرێمی کوردستان بەڵکو عێراقیش و ناوچەکە و جیهانیش بەڕاستی بە چەند قۆناغێکی هەستیارە تێپەڕێ تەحەدیات زۆر هەن هەرچی سەبارەت بە هەرێمی کوردستانە تۆ سەیری کە ئەم هەموو قەیرانە هەیە قەیرانی سوڵتەت هەیە قەیرانی سیاسیت هەیە قەیرانی داراییت هەیە قەیرانی چۆنەڵێ قوڵت هەیە لە بینی حاکم و مەحکومە یعنی کۆمەڵێک دەردی گەورە هەن کە وایان کردو ئەزمونەکەشی خسۆتە بەردەم مەترسی وە کۆمەڵێ ڕەشەبای گەورەی گۆڕانکاری لە عێراقەوە هەڵی کردووە کە تەسیری لە ئەزمموی هەرێمی کوردستان کردووە لەسەر ئاستی عێراق بە ئاڕاستەیەک ئێستا ئیش دەکرێت کە عێراق منطقی دەوڵەت بەهێز بکرێت بەرامبەر ئەوانی تر ئێستا سیراعەکە لە عێراق چییە؟ سیراعێکە تایبەتی کە ئێمەش ئێستا حزوورمانێ لە بەغدا ئیش بۆ ئەوە دەکرێت ئەم انتخاباتی پێشوەختە سەرەتای دەستپێکردنی دەیەیەکی تازە عەقدێکی تازە سەردەمێکی سیاسی تازە بێت جیا لەوەشی کە لە دوای ڕوخانی ڕژێمی بەعەز دەستی پێکرد ئیش ئەرکانی ئەو عەقدە سیاسیە تازە لە عێراقا مەفروزە چی بێ ئەوەیە کە تۆ موسساتی دەوڵەت بەقوت بکرێت پێگەی دەوڵەت بەقوت بکرێت لەسەر حسابی پێگەی ئەو هێز و میلیشیا و ئەو گروپانەی کە ئەتوانین بڵێن دەوڵەتیان قوتدا بوو ئەگەر ئەو بەڕێزانەی کە لە بەغدا لە عێراقدا ئیش بۆ ئەوە دەکەن طبعاً کوردیش بەشدارە لە قەزێکەیە ئیش بۆ ئەوە دەکەن کە ئەو عەقدە سیاسیە تازە ئەو مەرحەلە سیاسیە تازە دەست پێ بکە ئەوە ئەتوانین بەڕاستی بڵێن کە منطقی دەوڵەتداری بەهێزبوونی موسساتی دەوڵەت لەسەر حسابی میلیشیا و هێزەکانی تر یا بڵێن حیزب بەقوت دەبێ ئەوە دەبێت تەسیر لە جۆری حیزبایەتیمانەکە بۆیە بەڕاستی ئەبێ قیرائەتانەمان هەبێت تۆ گەر سەیرەکەی ئێستا ئێمە لە هیچ کۆنگرەیەکە مەسەلەن کۆمیسیۆنی باڵای هەڵبژارنەکانی عێراقی ئەو فەرمانگەیە کە تایبەتە بە کاروباری حیزبە سیاسیەکان حزوری نەبووە لە ناوتە بەڵام ئێستا دەوڵەت واجبی کردووە لەسەرێک کە دەبێت بەڕێنمایی ئەوان کۆنگرەساز حزوریانە بێت لە ئەلف تایی کۆنگرەکە یعنی وەکو بە سیفەتی مراقب فەرمانگەی پارتە سیاسیەکان کە کاروباری حیزبە سیاسیەکان لای ئەوانە سەر بە کۆمیسیۆنی باڵای عێراقن پێشتر سەر بە وەزارەتی ناوخۆبوون دەسەڵاتەکە درا بە کۆمیسیۆنی هەڵبژارنەکان مەبەستەکەم لەمە چییە؟ سەبارەت بە عێراق ئەوە ئیتیجاکێ سەبارەت بە منتیقەکە خۆتان نەزانن منتیقەکەی ئێمە لە چەند ڕوویەکەوە یەخەی ئێمە دەگرێت ئەوەیە کە ئێمە میلەتێکی کوردین هێشتا نەگەیشتون بە مافە دەستوریەکانی خۆمان هێشتا نەبووین بە میلەتێک کە خاوەنی ئەوە بێت سێرەکەی چەندین موامەراتی دەرەکی هەیە منتیقەکە دەکوڵێ یعنی کورد تەرەفێکە لە قەزیەکەیە زۆر جار تەرەفێکی زەعیفیشە ئیش لەسەر کراوە ناوچەکە و جیهان بەعام مەسەلەنەوە هێزە گەورەکان هەڵەکشێن و داکشن ئێمە کەوتونێتە منتیقەیە کەوتونێتە زمانێک و کەوتونێتە مەکانێک و پڕە لە گۆڕانکاری کۆنگرە لەم دۆخەیە دەکەین ڕاستە ئێمە حیزبێک نین تەسیرمان لەسەر هەموو معادلەکان هەبێت بەڵام خۆ ئەتوانین فریای خۆمان بکەین کۆمەڵش بکەین کە دوانەکەوین پێگەمان لاواز نەبێت بۆیە ئەم مەسئولیاتە ئەم دنیابینیە ئەم چۆنەڵێ بیرکردنەوەیە ئەم عەقڵ فراوانیە ئەبێتە مەسئولیەتیە بەسەرشانی ئەندامانی کۆنگرەوە یعنی کەسێک ئەگەر لە شارێکەوە دێ لە منتیقەیەکی جوگرافیەوە دێ لە باگراوەندێکی جوگرافی یا کۆمەڵایەتیەوە دێ کۆمەڵێک ئاڕای خۆی هەیە دەبێت سیرکە ئەم وجە نەزەری خۆی نەکا بە حاکم سەیری واقع عامەکەکە سەیری وێنە گەورەکەکە کۆمەڵی ئیسلامی کوردستان مەفروزە چی بکە لە ناوم هەموو تەحەدیاتەیە ئێمە ئێستا بۆ نمونەیەکشت بە جەناب تو بە بینەران بڵێن کۆمەڵی ئیسلامی کوردستانە توانین لە بڵێن لە کوردستانە هێزێکی پێکهێنەری پرۆسەی سیاسیە کە باز لەوە دەکرێت ئەو پێنجێزەی پرۆسەی سیاسی پێگەێنن مەشهەدی سیاسی پێگەێنن لە هەرێمی کوردستانە ئێمە خاوەنی هەزاران ئەندامین یعنی ئەوەندەی من حسابم کردووە چەند ێستا ڕەخەمە نیهایەکە بە دەقیقی لام نییە نزیکی لەم پرۆسەی کە ئێمە نایەنەی کۆنگرە لە یەکەم قۆناغی داخلی نزیکی 7500 ئەندام بەبێ دووبارەبوونەوە بەشداریان پرۆسانەی کردووە کەواتە حیزبێکی ئاوا گەورە چی بکات بۆ ئەوەی دوانەکەوێت لە مەشهەدەکە بۆ ئەوی پێگەی بەقوتر بێ بۆ ئەوی بە ئاگری ئەم تەحەدیاتانە نەسووتێ ئەبێ ئێمە چی بکەین ئەبێ ئێمە عەقڵمان فراوان کەین بیرمان فراوان کەین لە شتی بەرتەسک ئەوە بکەین من حەزم لە قەزەیەکە و بەڵام واقعەکە شتێکی ترە خوازێ نابێ من داکۆکیلەوە بکەم یعنی ئەمە ڕەنگە لە منتیقی ئیسلامیشەوە ئەمە قبول نەبێ بۆیە مەسئولیەتی سەرشانی هەر ئەندامێکی کۆنگرەیە لە جەنابی مامۆستا عەلی باپیرەوە کە تا ئەم ڕۆژ ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستانە باشە لە جەنابی
یەک بەیەکی ئەندامانی سەرکردایەتی و ئەنجومەنی سیاسیەوە لە هەموو قیادەکانی کە پێشوو قیادەی باڵای ئەم حیزبە بوون لە تەواوی ئەندامانی کۆنگرەوە بەڕاستی مەسئولیەتیان نەکەوێتە سەرشان ئەمانەتێکی گەورەی دنیای و قیامەتیان لەسەرشانە کە کۆمەڵێشت بڕیار بدەن کۆمەڵێک خاڵی گرنگ بخەنە ناو کار و ئالیەتی کارکردنی کۆمەڵی ئیسلامی کوردستانەوە بۆ 4 ساڵی داهاتوو کەوا بکە ئەم هێزە بتوانێت ئامانجە شەرعی و ڕەواکانی خۆی بە باشترین شێوە پێبەدی بێنێ ناکرێ ئێمە هیچ ئەم قەزیانە لەبەر چاو نەگرین ئەم تەحەدیانە لەبەر چاو نەگرین باشە بێن ئەوەی کە لە مێشکی خۆمانایە لە جوقزێکی بەرتەسکی بیرکردنەوەی خۆمانایە ئەوە بسەپێنین ترس لە گۆڕانکاری کێشەی گەورە بۆ کۆمەڵ دروستەکە لە داهاتووە دەستگرتن بە ڕەئیەکەوە جمود و چەقبەستن بە ڕەئیەکەوە بە قەزەیەکەوە کە من پێم وابێ ناتوانم دەستکاری بکەم ناتوانم بیگۆڕم بەڕاستی ئەبێتە مای بچووکبوونەوەی کۆمەڵ لە ئایندا ئێمە بۆن منە باسی هەڵبژارنەکانی داهاتووی عێراق بکەین هەڵبژارنی پێشوەخت کۆنگرێت پەیوەندی بە هەڵبژارنی یعنی بۆ یەکێ لە تەحەدیاتەکانی کە ڕوبەڕووی کۆمەڵی ئیسلامی کوردستان بێت و هەڵبژارنی پێشوەختێ وانێ ئەم هەڵبژاردنە ئالۆسترە حەساسترە یعنی زۆر بە زەحمەت و ئەتوانی وانە لە بربەستەکانی نەجاتێ بێ لە قورساییەکانی نەجاتێ بێ ئەوێ کۆمەڵە حیلە بەکاربێنی ئەوێ کۆمەڵی سیاسات و ڕێوشوێن بەکاربێنی بۆ ئەوەی پێگە و پاشەکشەنەکە ئەگەر نەتوانی ئەوەی کێ بەتابەتی کە بۆ بە فرێبازنە و کۆمەڵەشت دەکرێت هەموو ئەمانە تەحەدی گەورەن تۆ ئەگەر ئەتەوێ حیزبێک وەکو ئێستا لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق ڕۆڵت هەبێ پێگەت هەبێ بەڕاستی ئەبێ بیرکردنەوەش لەو ئاستەیە بێ ئێستا کۆمەڵی ئیسلامی کوردستان منۆکو تاوکەری قسەی پێشوم یەکێکە لەو هێزانی یا ئەتوانین بڵێن تاکە هێزە کە توانی سەرباری ئەم هەموو قەیرانە لە نزیکی 10 ساڵی ڕابردووە پاشگەز نەبێتەوە لەو بەڵێنە سیاسیانەی بە دەنگدەری خۆی داوە بە خەڵکی هەرێمی کوردستانی داوە وەکو کارنامەی استراتیژی خۆی بەرزی کردوێتەوە چەندین هێزمان بینیوە ڕەنگە لە نیوەی ڕێ ئاراسەیەکی تریان ئەوە کردبێ خەڵکیشیان بێ هیوا کردبێ خەڵکی ناڕازی لە هەرێمی کوردستان بۆیە کۆمەڵی ئیسلامی کوردستان سەرباری ئەم مصداقیەتەی لەگەڵ خەڵک سەرباری ئەو ئیستیمرارەتەی لەسەر نهجی خۆی ئێستا بۆتە جێگەی تموحی جێگەی ئینتیما و جێگەی مەقبولیەتی زۆرێکی بەشێک لە پاژماوەی ئەو هێزە سیاسیانەی تر کە نەیانتوانی تاسەر بەردەوام بن لەسەر ئەو ڕێچکە و ڕێبازە تۆ ناکرێ بنباڵت ئەوە نە بنباخەڵت ئەوە نە گەورە نەبێ وانێ نەتوانی خەڵکی تر ئیستیعاب بکەی ئەمە بە چی واکەی کە تۆ بتوانی خەڵکێکی تر ئیستیعاب بکەی ئەبێ ئێمە کۆمەڵی ئالێت بڕیار بدەین کۆمەڵی شت بکەین کۆمەڵی مراجعات بکەین کە خەڵکی ڕەنگی خەڵک چاوەڕوانی زیاتری لە کۆمەڵی ئیسلامی هەبێ بۆ نمونە لە ڕوبەڕووبوونەوەی ئیستەمکاری نادات پەروەری لەدا کۆکیکردن لە ماف و ئازادەکانی خەڵک کە ئێستا لە کوردستانە ڕۆژ بە ڕۆژ ماف و ئازادەکان بەرتەسک دەکرێنەوە کار بۆ بەرتەسکردنەوەی ئازادەکان دەکرێت یعنی دەکرێت کۆمەڵی ئیسلامی لەوای یعنی چی بکات لەم کۆنگرێ بە ئاراسی فراوانکردنی کاری کۆمەڵی ئیسلامی لەو کۆمەڵی ئیسلامی کوردستان هەر ئەوەنەی بەسە کە ئەمە لە ڕووی مەبدەئیەوە کە لەسەر هەمان نەهج بمێنێتەوە کە ئەویش بریتیە لەمانەوە لە ڕیزی خەڵکە یعنی بۆ نمونە ئێمە هێزی خۆمان حیزبی خۆمان نەکردو بە دوکانێکی سیاسی بۆ کۆمەڵی مەسلحەتی کۆمەڵی خەڵکی ناو حیزبەکەمان دەست لە قەزی ئەساسی و لە مەبدە ئەساسیەکەمان بەربێ ئێمە تەسحیەمان داوە بە زۆر بابەتی خۆمان لە پێناوی ئەوەی لەبەرەی خەڵکا بمێنینەوە و ئەمەشمان بە منەت نەوتووە بە خەڵک ئەمە وەکو عەقیدە و عیبادەت و ئەخلاق و فکری سیاسی خۆمان تەبەنی کردووە و پێمان وایە ئێمە لەسەر ئەم ڕێبازە بەردەوام بین ڕەزامەندی خوا لە دنیا و قیامەتیش هابەدەزێنین و بە دیداریش ێزانین بۆیە هێشتنەوەی بەچی ئەمە بە هێستر دەکرێت کە بەرز دڵی کۆمەڵ تەسلیمی دەسەڵات نەبووە فشار بۆ نمونەی ساندووە ڕەنگە هەندێک هێزی تر پاشگەز بوونەوە لە پەیامەکان بەس کۆمەڵەمای کرد بەچی زیاتر ئەمە بەهێزتر دەکرێت بە بۆچوونی بەڵێت ئێمە لە بواری پارێزگاری لەدات پەروەری مافەکانی مرۆڤ کاک حەکیم ئێمە طبعا بێ ئەو برگانەی پەیوەندی بەم بیرکردنەوە سیاسی و استراتیژی کۆمەڵێ داکۆشی لێ بکەین و بەهێزی کەین و کۆمەڵ لەسەر ئەو ڕاستەڕێیە بێڵینەوە هەر قەزەیە کە لێرە تەرحەکرێت سبەینێ یا دووسبەی مناقەشە دەکرێت و دەکرێتە پلانی استراتیژی و چۆنەڵێ سیاسەتی کۆمەڵ دەبێت هەر ئەو ئاڕاستەیە بێت هیچ ئەندامێکی کۆنگرێ خەون بەوە نابینێ کۆمەڵ بکاتە وەسیلەیەک بۆ پەیداکردنی وانە پارە یا مەنسەب یا چوونە حکوومەتێک یا کۆمەڵی مەسائل خۆ چوونە حکوومەت حرام نییە بۆ هیچ کێسێکی سیاسی بەڵام لە ئێستاە ئێمە ناچینە وتومانە ناچینە حکوومەتێکەوە کە کەس لێ ڕازی نییە
کە تەنان نەک ئێمە جاران ئێمە لێ رازینەوە ئینسان خۆشیان نیوەیان نیوەگەی تری قبول نییە هەر خۆیان بۆ نمونە ئەوانەی کە پێیانەوترێت لە بەرنی دوو قەوسا شەریکە ئەساسیەکانی پێگەێنانی حکومت هەر پێویست ناکە ئێمە قسە بکەین ئەوە جارە خۆیان عیبەکانی یەکتری ئەوە دەکەن بۆیە بەڕاستی ئێمە دەبێ هەر شتێک واجبی ئەندامانی کۆنگرێ مەسئولیەتیانە کە کۆمەڵی ئیسلامی کوردستان لەسەر ئەو منهەجە بێڵنەوە چونکە ئیتیفاقمان هەیە ئێمە ئەمە ڕێبازێکی ڕاست و دروستە لە ڕووی دینی لە ڕووی دنیاوی کە کۆمەڵ هەڵی بژاردووە سەرباری ئەوەی تەسحیەکی زۆری داوە ئەوەی جەنابەت پێشتر باست کرد بۆ مەسەلەی عەدالەت و هەنە کۆمەڵی ئیسلامی کوردستان یعنی بەشی ئەوەندە چۆنەڵێ بەڵگەی لەبەردەستە و ئەوە نشتی لە چەند ساڵی ڕابردووە هەیە بەڵگە کە بیسەلمێنێ کۆمەڵ یعنی داکوکی لەو قیەمانە کردووە کۆمەڵێ قیەمی ئینسانیە کۆمەڵە قیەمی چۆنەڵێ قانونی و دەسووری ئەوانەیە کە مافی هەر تاکێکە کۆمەڵ با من یەکشتە پێ وڵێم کاک حەکیم کۆمەڵ نهاتووە لە ڕووی بابەتی ئایدۆلۆژی و مامەڵەکە فکرێکی سیاسی معاصر و بەرفراوانی هەبووە ڕەنگە ئێمە خەڵکانێکمان هەبوو بێ ئەم خەڵکانە لەسەر ئاستی تاک مەسەلەن متەئسیر بوو بێتن بە کۆمەڵێ مەسائیلی چۆنەڵێ ینی بیرێکی داخراوی هەبێ بەڵام بەڕاستی ئاڕاستەی کۆمەڵ لە جەناوی مامۆستا عەلی باپیرۆ بۆ خوار و بۆ عوقەلا و حوکەمای کۆمەڵ ئێمە کۆمەڵمانۆکو بابەتێکی ئایدۆلۆژی نەخسوەتە ڕوو یعنی ئینسانی بەچەق گرتووە بۆ نمونە دیفاعی لە کەرامەتی ئینسان کردو بۆ چونێکی و بێ ئینسانە بەڵێ ئێمە شتێکمان هەیە لە شەرع پێوترێت مەقاصیدی شەریعە مەقاصیدی شەریعە ئەو پێنج مفردەیە کە زانایان باسییان کردووە باشە لە سەردەمی زانایانی بڵێن پێشینمان و تا زانانی معاصر مەسەلەن کە تۆ دیفاع لە عەقڵی ئینسان بکەی وانی حفظی عەقڵ حفظی دین حفظی نەسل و عەرز و ماڵ و ئان هەمووی بۆ ئینسان وتراوە کەواتە مەقسەدی ئەساسی شەریعە ئەو پێنج کەلیمەیە کە دیاری کراوە ئەو پێنج مفردەیە دیاری کراوە هەمووی لە خزمەتی کیانی ئێستا خەڵک چاوەڕێی زیاتری لە کۆمەڵە لە بواری ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیە ستەمکاریە بەدیلی دەسەڵاتە لە بواری ئەوەی کە دەنکەڵبڕێ ئەو هەموو سەرکوتکاری کە ئێستا ئەندامانی کۆنگرە لەمڕۆ دەتوانن چی بکەن بۆ کۆمەڵ لەم بوارە بەهێزتر بێت حەکیم با یەکشت هەیە هەموو تۆپەکەش لە ساحی کۆمەڵان نییە من ڕەنگە سبێنێ لە وتاری لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگریا کە یەکەم وتارێک خوێندێتەوە ئاماژە بۆ بم زۆر جار ئێمە تووشی مناقەشەیە دەبین خەڵکانێک هەن ڕەنگە دنیابینیان زۆر فراوان نەبێ ڕەنگە ئینسافیان زۆر نەبێ دەروێ خەڵکێکی نوخبەشن ئەڵێ کاکە مثلا فەرقی کۆمەڵی ئیسلامی فڵان نییە فەرقی کۆمەڵی ئیسلامی و هیچ هێزێکی تری هەرێمی کوردستانی هەمووی ماڵی خەڵکی وێران کردووە ئێمە ئەبێ بڵین تۆپەکەمی لە ساحی کۆمەڵان نییە کۆمەڵ چی نەکردووە تابیکە پرسیارە جەوهرێکە ئەوەیە ئێمە خۆمان مەحروم کردووە لە هەموو ئیمتیازاتێکی کوردستان لەبەر خاتری چی لەبەر خاتری ئەوەی ڕۆژێ لە ڕۆژان پاشقشەمان نەکردو بەرامبەر ئەو دەسەڵاتە گەندەڵی کە لە هەرێمی کوردستان هەیە یا لەو ناعەدالەتی بینیومانە لەو ناتەواوی لە پرۆسەی ئیدارەدانی وڵات و هەرێمی خۆمان بینیومانە قسەی حەقمان نەگێڕاوەتەوە و بەڕاستی من پێشتر باسم کرد کۆمەڵمان نەکرد بە دوکانێکی سیاسی ئێستا ئێمە بۆ نمونە بەهرەمەند نین لە حقوقە مادیەکانی خۆمانەوەکو حیزب کە تۆ یاسای بودجەی وڵاتت هەیە یاسای بودجەت هەیە ئەمە یاسای دەرچووە یعنی بۆ نمونە ئێستا حیزب هەیە یعنی تەبڵەکێکی نییە لە پەرلەمانی کوردستانە بە زۆر مستەفیدترە لە حقوقە یاساییەکانی خۆی کە لە یاسا بۆی دیاری کردووە لە کۆمەڵی ئیسلامی کوردستان ئێمە هەموو ئەم شتانەمان کردووە خەڵکمان تیرۆر کراوە خەڵکمان زیندانی کراوە لە بەرەی خەڵکاماوینەتەوە دیفاعمان لە هەموو شەریحەکانی کۆمەڵگە کردووە لە هەموو خەلفیەتە جیاوازەکان کردووە ئێستا ئەمە حیزبێکی ئیسلامین پێمان وە بۆ دیفاعکردن لە یەزیدیەکی چەوسێنراوە باشە وەکو وایە دیفاع لە موسڵمانێکی چەوسێنراوە بکەیت چکە بۆ منطقی ئیسلامی ئەوت پێڵێ تۆ لەسەر ئەساسی ئینسان بوون مامەڵە لەگەڵ خەڵکەکەی نەک لەسەر ئەساسێکی ئایدۆلۆژی ڕاستە موسڵمان حەقێکی زیاتری لە کۆمەڵی بابەتی ترەوە بەسەرێمەوە هەیە بەڵام بۆ نمونە لە ئەدەبیاتی ئیسلامیا سەیریکە کەوتراوە مەسەلەن حەقەکانی ئینسان چین نەوتراوە حەقەکەی موسڵمان چییە بۆ نمونە تا حەقی ئینسان چییە مەقاصدی شەریعەت داکۆکی لە کەینونە ئینسانەکە لە مافەکانی ئینسانەکە لە وجود و پێگەی ئینسانەکە بۆیە ئێمە چی هەیە نەمان کردبێ باشە بەس ڕەنگی خەڵک بوون قسەکەم ئەوەیە کاک حەکیم بۆی تاویکەم مبتەداکەم تۆ خەبەرەکەش بڵێ یعنی خەڵکیش ئەبێ بزانێ ئەوە نە هۆشیاری سیاسی هەبێ کە کۆمەڵ بەڕاستی هەموو شتێکی کردووە یعنی
لە خۆی زیاتر ئیشی کردووە. ئێمە بەڕقم چەند ئەندامێکمان هەیە لە بەغدا و حەو ئەندامان لە پەرلەمانی کوردستان هەیە باشە لە هەندێک شوێنی ترە هەمانە، بەڵام چەند باری پێگەی خۆمان لە کۆمەڵگەی ئەمە خزمەتمان کردووە. مؤسساتی تەندروستی ئەڵێ ئێمە مؤسساتی تەندروستی خەیریمان هەیە، دەستگای خێرخوازیمان هەیە، هەزاران خەڵک لەم نەبوونی و بێپارەی کۆمەڵی ئیسلامی کوردستانە موچەی مانگانەی هەتیوانەی هەیە یا بێباوکانەی هەیە یا کەم ئەندامانەی هەیە یا نازانم بێوەژنانەی هەیە لە کۆمەڵگەی ئەمانە هەموو خزمەتە لە ناو کۆمەڵگەیە. ئەوەی کە من مەفروزە بیڵێم لە وەڵامی پرسیاری جەنابتا ئێمە ئەمەمان کردووە، ئەی باشە هاوڵاتی بەڕێز دەنگەری بەڕێز مەسەلەن تۆ لە چ محەڵەیەک هاوات کرد کە کۆمەڵی ئیسلامی کوردستان بەردەوام بێ و پێگەی بەهێزتر بێ. ئێمە گلەیمان لە خەڵکە کە هاو لە 2010 بایکۆتی هەڵبژارنی پەرلەمانی عێراقی کرد کە وای کرد بۆ نمونە پشتی ئێمەی نەگرت، پشتی ئەو هێزانەی نەگرت. بەڵێ نمونەیەکیەوە پیشاندراوە خەڵک ڕەنگە بڵێن ئیسلامیەکان دەستپاکن گەندەڵنین خیانەتیان لە وڵاتەکەی خۆیان نەکردووە، زیان لە داهاتی نیشتیمان نەکردووە، بەزەمە تەرجەمە نەکرا بۆ بوارە سیاسیەکەی بۆ لە هەڵبژارنەکە ڕەنگە تێبینێ سەرەوێ، بەڵام کەمتر متمانە هەیە. ئەخ قسەکەم لەوەیە ئێمە خۆمان بە نوێنەری خەڵک زانیوە و بە شایەتی دۆست و دوژمن ئێمە نوێنەرێکی سەرڕاستی خەڵک بووین. ئەمەشمان بە دین زانیوە، بە دین ئەمەمان کردووە، یعنی من لەبەر خاتری کاک حەکیم ئەمەم نەکردووە وەکو بەتەنها بڵێم وڵای شتێکە دوای من منەت بکەم بەسەرا یاسبێنێ لی پەشیمان بوومەوە، پێمان وایە لای خۆش مەئەجوورین. ئێ باشە دەنگ دەری بەڕێز کە تۆ دێی ئەڵێ من متمانم بە وانە بە فکری سیاسی کۆمەڵە دەوەرە ئەمە تەرجەمە کە حقوقی یعنی واجبی تۆ چییە بەرامبەر ئەم هێزە لەبری ئەوەی کۆمەڵ مەسەلەن دوو کەس بنێرێتە بەغا ڕاستە تەزویر هەیە و پێگەمان زۆر گەورەترە وەرە ئەم دوای بۆ بکە بە 20 کەس بۆ ئەوەی 20 کەس هەبێ وانە لەبری دوو کەس ئەوەی تۆ بکە لە پەرلەمانی کوردستان وەرە دوو قات و سێ قاتی کەرەوە بۆ خۆت باشترە. بۆیە بەڕێی من لەم قەزەی کە لەم بابەتی کە جەنابەت پرسیارەکەی ئەوەندەی لەسەر شانی ئێمە دا ئەوەنە لەسەر شانی خەڵکە کە بزانین نوێنەرە حەقیقەکانی کێن. ئێمە گلەیمان نازمان بەسەر خەڵکەوە ئەوەیە کاکە ئێمە شەو و ڕۆژ شەرتان لەسەرەکەین شەو و ڕۆژ لە هەموو ناحەکانەوە یعنی ڕەنگە هەندێک شت خەڵک ببینێ وەکو جوهدی پەرلەمانتاران کە قەزێکە ئەوەیە. ئێستا ئێمە لە موسساتی تەنفیزی وڵاتین کاکە ڕەنگە ئێمە بۆمان نەبێ وەکو موسسەی تەنفیزی جای لە موسسەی تەشریعی تۆ حڕیەتێک کە نوێنەری خەڵکی بەڵام ئێمە شو خەڵکانێکی تریش کاکە زۆر ماندوو بووین بەدەست داواکانی خەڵکەوە ئەبێ خەڵک ئەوە بزانێت کە کێ دڵسۆزێتی بۆیە من قەنەعەتم وایە ئەم پرسیارە مانەوە و مەبدە و دڵسۆزی لەسەر ئێمە بەڵام واجبی ئەساسی لەسەر ئەو خەڵکەیە کە بزانین نوێنەری حەقیقی خۆی کێ بۆ ئەوی بتوانێت سبەینە مافەکانی لە ڕێوانەوە بەدەست بێنێ نەک بایکۆتی هەڵبژاردن کە یان نوێنەری غەیری ئەوان هەڵبژێرە و دوایی گلەی لە بەختی خۆی یا لە من باشە بەز وەکو بەرپرسارەتی کە سبەی لێرە هەڵبژاردن بۆ سەرکردایەتی نوێی کۆمەڵی ئیسلامی دەکرێت یعنی پێوەرەکانی ئەندامانی کۆنگرە دەبێت چی بێ بۆی کە کۆمەڵی ئیسلامی لەو ڕوانەی کە ڕێزت باست کرد گەشە بکە لە بواری ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی زیاتر لە بواری پەرپێدانی دادپەروەری پرۆژەی بەدیل وەکو دەسەڵات پارێزگاریکردن لە هەموو خەڵک بەبێ جیاوازی دین و مەزهەب و بڵێن ئێمە کاک حەکیم وەکو کارکتەر دوو جۆر کارکتەرمان بەڕێی هاوژین پێویستە بۆ ئەوەی کۆمەڵ باشتر ئیدارە بکەین بۆ جوانتر ئیداری بکەین و بەرەو پێشتری بەرین. شەریحەیەکیان ئەوەیە خەڵکانی ئیداری باش بن خەڵکانی شارەزا و پسپۆڕی باش بن لەو بوارانەی کە چۆنەڵێ بواری مەکتەب و مەڵبەند و ئۆرگانەکانی کۆمەڵن بۆ ئەوەی بتوانن بەرپرسایەتی باشی دەستگاکان بکەن حەقی دەستگاکان بن کە دەستگای کۆمەڵن و کۆمەڵ بەو دەستگانە ئیدارە دەکرێت. ئەم ئەقڵە ئیداری و شارەزا و متەخصانەمان پێویستە کە هەبێ زیاتر ئەم بۆ کاروباری ناخۆی. خاڵی دووەم ئێمە کۆمەڵی ئەقڵمان پێویستە کە بیری سیاسی فراوانی هەبێ کە بۆ نمونە بتوانێت خوێندنەوەی سیاسی وردی هەبێ پێش حەدەسەکان بکەوێت. بەداخەوە زۆر جار ئێمە لە هەندێک قۆناغا ئەوەنە حەزەرمان لە هەندێک شت کەوتووە کەوتونێتە دوای حەدەس کەوتونێتە دوای حەدەس. ڕاستە سوپاس بخوا ساڵانێکی زۆرە کۆمەڵ ئیسلامی کوردستان زۆر هەوڵی ئەوەی داوە و بە فعلی شەرماندوێتی کە ئەتوانێت قیرائی بۆ ڕووداوە سیاسیەکان بۆ کۆمەڵی مەحەتاتی سیاسی زۆر ورتر بێ لە زۆرێک لە هێزە سیاسیەکان کە ڕەنگە لە خۆشیان گەورەتر بوو بێتن. بەڵام ئەوەی ئێمە پێویستمانە ئەوەیە کە کۆمەڵی ئەقلی سیاسی فراوانمان هەبێ بتوانن ڕووداوە سیاسی و پێشهاتە سیاسیەکان بخوێنەوە پێشوەخت بەڕاستانەکەش لە ناو کۆنگرەیە بەرپرسارەتێکی گەورەیە
بەتەکید ئێمە ئەو پەرتوکەی حازرمان کردو ئەو کوڕاستەیە حازرمان کردووە ژیان نامە و ڕسم و معلوماتی کاندیدە بەڕێزەکانی تێدایە بۆ ئەنجومەنی سەرکردایەتی لەسەرەوە نووسیمانەوە ئەقیم الشەهادەتە لیلله مەسەلەی دەنگدان بە کەسێک مە پێیز ناکا بچینە سەر ئەو دەقانە لە قورئانی پیرۆز و لە سونەتە بەرز و بە پێزەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆن هاتووە کە تۆ ئەگەر کەسێکی باشتر هەبێ بەڵام تۆ بچی بە دافعێکی تر کەسێکی تر هەڵبژێری ئەوە چەندێک یعنی بەڕقی خوای پەروەردگار و کارێکی خراپت کردووە بۆیە ئێمە دەڵێن ئەو کەسانەمان پێویستە واتە بەرپرسیارەتی هەر ئەندامێکی کۆنگرێ کە خۆی بەدوور بگرێت لە کۆمەڵێ تەسیراتی لاوەکی ناوچەگەریە فیئەگەریە مەسەلەن تەسیری کەسێکە ئیلحاحی کەسێکە سیر بکە بزانێ کۆمەڵی بەتایبەتی ئەوانەی کە زۆربیان ئەوانەی حزوریانە بێت و لە سەرسیان زیاتر ئەوانە بوون کە لە عمقی دەستگای ئیدارەکانی کۆمەڵا بوون یعنی ساڵانێکی زۆرە دانە بڕاون لە خۆشی و ناخۆشیە ئیداری موسساتیان کردووە دەزانن کێ باشە دەزانن کێ خوێندنەوەی وردیە دەزانن کێ پیای مەرحەلەکانی ڕابردوو داهاتووشە لە کۆمەڵی ئیسلامی بۆیە بەڕاستی دەبێ وەکو ئەمانەتێکی دنیای و قیامەتی ئەو خەڵکانە هەڵبژێرن کە 4 ساڵی داهاتووی کۆمەڵ تەمسیلەکەن و ئەو بڕکانە لە ناوپەیڕەوی ناوخۆیان هەڵبژێرن کە ئەزان دەستکراوەیەکەدا بە کۆمەڵی ئیسلامی کوردستان بۆ ئەوەی زۆر بە خێراتر بەرەو ئامانجە پیرۆز و باڵەکانی خۆی بڕوا و ئەو میکانیزمانە دیاری بکەن کەوا بکەن زۆر بە شێوەیەکی ئاسانتر من بگەم بە ئامانجە باڵا و پیرۆزەکانم خەڵک نێت یعنی جاری وایە هەندێک خوێندنەوەی بەرتەسکانەمان هەیە تۆ هەر شتێکە نووسی کابرا بۆ نمونە ئەڵێ کاکە ئاخر ئاگادار من لە سنووری شەرع تێنەپەڕێ ئێستا من وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان پێویستم بۆ نیە لە هەنێشتی شکڵیە بنووسم من ئەمە دەکەم بۆ مەرجەی لە شەرع تێنەپەڕێ چونکە خۆ ئەوانەی کە ئەو یعنی ئەو تەحسیلی حاصڵە یعنی ئێمە بازنەی ئیلتیزامەکەمان بازنە شەرعەکەیە بەپێ ئەو شەرعە سیاسەتەکەین بەپێ ئەو شەرعە کاری خێرخوازیەکەین بەپێ ئەو شەرعە هەڵس و کەوتە کۆمەڵایەتی اقتصادی کورە سیاسی ئەو شتەکانمانەکەین بۆیە بەڕاستی ئێمە لە پاڵ هەڵبژارنی ئەو کەسە بەتوانا و گرنگانەی کە پێویستن بۆ 4 ساڵی داهاتوو لانی کەم کە کۆمەڵ بەرەو ئاسۆیەکی ڕوونتر بەرن هاوکات پێویستمان بەو نسوسانەشە کە دەنگیان لەسەر بین کەوا دەکەن کۆمەڵی ئیسلامی کوردستان چۆنەڵێ ئامێزی فراوانتر بێ بۆ خەڵک وە بەڕاستی دەرگای زیاتری بێ بۆ ئەوی خەڵک تایە خۆی ببینێت وەکو کارنامە ینی سپەی چی دەکرێت یاخود خەڵک چاوەڕێی گۆڕانکاریە گۆڕانکاری چی ڕوودا لە ناو کۆنگرە پێشی پێشبینی کراوە کاک حەکیم چەند نوعێک گۆڕانکاریمان هەیە گۆڕانکاری بۆ نمونە ئەگەر ئەوەی پەیوەندی بە ڕەژنووسەوە هەبێ ڕەژنووسی پێڕە و ئەمن لە ئەساسا ئەو لیژنەی کە مکەلەف بوون پێڕە بنووسنەوە دوجار سەرکردایەتی تەصدیقی کردووە لە کۆنفرانسەکان مناقشەکرا ئەو خۆی بۆ خۆی بەشێک لە گۆڕانکاری لە ئالیەت و پەیکەری کۆمەڵا کردووە لە دەسەڵاتەکان و لە ئەنجومەنەکانی بڕیار بەدەستی کۆمەڵا کردووە وەسپاس بۆخوا ئەوە توانین بڵێن ئیتیفاقێکی هەموو ئەو بەڕێزانەی لەسەر بوو کە چۆنەڵێ لە قیاداتی پێشوون و تا ئەم دەقیقەیەش لە مەشهەدی قیادەی کۆمەڵی ئیسلامی کوردستانن یعنی جیلی ڕابردوو جیلی ئێستا ئەمە هەموو ئەوانە متفقن لەسەر جەوهەری ئەو شتە کراوە ئەمە لە ڕێوە ئەوە کراوە خاڵێکی تر کۆمەڵی گۆڕانکاری هەیە وەکو پەیکەریش بەڵێ ئەوە پەیکەریش تا ڕادەیەکی باش هەندێک گۆڕانکاری هەیە کراوە و هەندێک شتی تازە لە بەرچاو گیراوە وەکو مەسەلەی دەوڵەتیش کۆمەڵ شتی خۆی هەیە یعنی بۆ نمونە بەپێی ئەو یاسا کارپێکراوانەی هەیە کۆمەڵەشت تۆ لابوو دەبێ گۆڕانکاری تێدا بکەی بۆ نمونە من زۆر بە سەراحەت بڵێم مەسەلەی کەلیمەی ئەمیر کەلیمەی ئەمیر ڕاستە ڕەغبەتێک هەبوو لە کۆنگرەکانی پێشوشا کە ئەو کەلیمەیە بۆ زەمانێک دیاری کراوە ڕەنگە ئێستا ئاماژەیەکی تر بدا پێویستە تعدیل بکرێەوە کەلیمەیەکی باشتر مفرەدێکی باشتری بۆ بەدیل هەیە بۆ لە کۆنگرەی سێمیش ئەگەر ڕێیەکی بەقوتە بوو بەڵام دەنگی پێویستی نەهێنا وانە بە جیاوازیەکی ئەوە کەلیمەکە هەرمایە و نەگۆڕدرا بەڵام ئێستا بەپێی ڕێنمایەکانی دەوڵەت بەپێی تعلیماتی دەوڵەت نابێتەوە بەکاری بێنی کەواتە گۆڕانکاری دۆم ئەوانەی کە یاسا کارپێکراوەکان لەسەر واجبێکن کە نەبێ مەسەلەن ئێمە عەلەمەکەمان پێشووتر ئەو کەلیمەی تەوحیدی تێدا بووە بەڵام ئێستا یاسا ڕێ لێگرێ ئەوە بێ بۆیە ئەو سیغەی کە ماوەتەوە ئەوەیە لۆگۆکە ئەبێتە عەلەمی کۆمەڵ لە ناو تەختێکی پرتەقاڵیایە ئەمەش گۆڕانکاریەکی ترە کە تۆ
مجبری دەبێ ئەگەر لە ڕووی شکلیشەوە بێ لۆگۆ و ئارمەکەش بڵێن ئارم و لۆگۆ ئالەمەکەشەر گۆڕانکاری دەکرێت ئەلەمەکەی ئەلەمی پێشومان نامێنێ ئەمە شتێکە بە پێی یاسا نابێ هیچ مفردەیەکی دینی لە ناو دروشم و هینی یاسای حیزبە سیاسەکانی ژمارە 36 ساڵی 2015 بێ و تعلیماتانەی کە بۆ تطبیقی یاساکە لە حەقیبەیەکی قانونیە دەستگا پەیوەندیدارەکانی عێراق بڕیارێن لەداوە مەبەستەکەم لەمە چییە؟ گۆڕانکاریەک تعدیل و پێداچوونەوە و شتێکی پێشوەختەی خۆمانە گۆڕانکاریەک بە پێی یاساکانەکرێت ئەگەر چی ڕەنگە هەندێ مەسی هەندێشتی شکلی بکە ینی شتە جەوهەرەکان نەبێت باش گۆڕانکاریەک ئەمێنێتەوە سەر ئەوەی لە کۆنگرە چی ئەوە دەکرێت ئەمە لەسەر ئاستی دەستور و پەیڕەوی ناخۆی کۆمەڵ لەسەر ئاستی کەسایەتیەکانیش کە هەڵدەبژێرن بۆ قیادە ئەوە ڕەنگە بەیانی دوو بەیانی دەربکەوێ ئەکەوێتە سەر ئەوەی ناوی کەسێکی کۆمەڵی ئیسلامی دەگۆڕدرێتەوە مفردەکەی دەگۆڕدرێت تەرحێک هەیە کە بکرێ بە سەرۆک بەڵام ئەوەش ئەبێ شەرعێتی کۆنگرە بەدەستێنەوە لە سەرۆک پێشنیازێکی محدد نییە بەڵام لە پاڵ ئەوەی کە مقتەرح کراوە لەلایەن لیژنەی پەیڕە و سەرکردایەتی ئێستای کۆمەڵەوە باش کۆمەڵی پێشنیاری تریژاتەوە لە شتی تریش تەرح بکرێ ئێمە ئەوەش ئەخینە دەنگەوە بزانین بە چه ئاراستەیەک ئەوە دەبێ و کۆمەڵی بابەتی تریش هەیە ڕەنگە لە سیاقی مناقشەیە بێتە ئاراوە و بەڕاستی ئەمە گفتوگۆی کراوەشمان دەبێ ئەمانە هەموو جاری وایە لە مناقشەیەکی عەقڵانی کۆمەڵشتی گرنگ دروست کەوا دەکات وەکو کۆمەڵی تەوسیاتی محتەمەل ئێمە ئیسفادەی لێ بکەین بەس وەکو بڵێن کەسی یەکەمی کۆمەڵی ئیسلامی تا ئێستا کەس خۆی کاندید کردووە تا ئێستا نەخێر هیچ کەسێک بڵێن وەکو ڕکابەری بەڕێز مامۆستا عەلی باپیر خۆی تەرشیح نەکردووە مامۆستا خۆشی ئێستا خۆی کاندید نەکردووە تا بەڕەسمی نەخێر خۆی ئێمە دەرگای کاندیدیمان بۆ ئەنجومەنی سەرکردایەتی کردەوە لە مودەیەک پێش ئێستا و دەرگاکە داخراوە و هەموو ڕێکارەکانی خۆی گرتوۆتە بەر واتە یەکلا بۆ تۆ کێ مڕەشەحی سەرکردایەتی و کێ داخلی ئەو پرۆسەیە دەبێت بەڵام پرۆسەی کەسی یەکەمی حیزب هەڵبژاردن ئێمە بە پێی مەرجەکان ئەتوانین ئەو کە ئەو کەسایەتی یاساییە بە ڕێزانەی حکوومەت دێن حزوریان دەبێت لەگەڵمان لەبەر ئەوەی پرۆسەیەکی بەرفراوان نییە کاندیدەکان ئەگەر هەبن تا ئێسامەیەک کاندیدمان هەبووە وانی ئەگەر یا ئەبێ بە دوو ئەبێ بە سێ ڕەنگە هەر یەک مێنێتەوە احتیمالی بە قۆدەی هەر یەک بێ ئەو کاتە مەسەلەن لێ دەرگا ئەکرێتەوە کاکە کێ بۆ ئەم پۆستە خۆی تەرشیحەکە کێ بۆ ئەم پۆستە خۆی تەرشیحەکە ئەگەر هەر جەنابی مامۆستا عەلی باپیر خۆی تەرشیح کرد یا تەرشیح کراوەکو کۆنگرەی سێم ئەو کاتە ئێمە هەر ئەگەر خۆی مایەوە بە دەنگدانی ئاشکرا ئەتوانین ئەوە بکەین پێویست بەوە ناکە ئێمە بین ڕێوڕسمەکانی پرۆسەی هەڵبژاردننی بە فۆرم و بە ئەو شتانە بکەین چونکە لە ئەساسا یەک کەس مڕەشەحە بە دەنگدانی ئاشکراکرێکە هەمووی دەنگی پێدا ئەوە شەرعیەت لەوە بەقوتر نابێت بەڵام ئەگەر ڕکابەری تر هاو ئەو ڕۆژەکە بڵین دەرگای خۆ تەرشیحکردنمان کردەوە ئەو کاتە پرۆسەکە و هەر پرۆسەیەکی هەڵبژاردننی تەبیعی بەڕێوە دەچێت بەڵام تا ئێستا نەخێر هیچ کەسێک نەیوتوە من بۆ کەسی یەکەمی کۆمەڵ خۆم تەرشیح باشە بەس وەکو ناوی کۆمەڵی ئیسلامی پێشتر قسەی زۆر لەسەرەوە کراوە کۆمەڵی ئیسلامی ناوی خۆی دەگۆڕێت قسە هەیە لەسەرەوەی کە گۆڕانکارێکی تاو لە ناوەکەی بکرێت تا پاشگرەی ئیسلامیەکەش بمێنێتەوە ڕەیەکی زۆر بەقوت هەیە کە دەستکاری ناوەکە بکرێ بەڵێ و یەکێک لەوانە بەڕاستی کە ئەتوانین بڵێن زۆر بەجددی ئەو بابەتەی تەرح کردووە و لە هەڵمەتی هۆشیاری ئەندامانی کۆنگرەیە کە باسی کردووە جەنابی مامۆستا عەلی باپیر بووە وەتوانین بڵێن خۆی بە دەرەجەی یەکەم ڕاستە خەڵکانێکی تری زۆر هاوڕەئی ئەو بەڕێزەن جەنابی مامۆستان بۆ ئەو مەسەلەیە بەڵام دوجار سبەینێ ئەخرێتە یا دوو سبەی لە میانەی کۆنگرەیە باز دەکرێت ناویش دیاری کراوە ناوی تر خۆی طبعاً جارێ ئەساساً لە ڕووی مەبدەئیەوە ئەیگۆڕین یان نایگۆڕین کە ڕێیکی بەقوت هەیە لەو مەسەلەیە ڕەنگە من تۆزێ بە دیقەتەوە قسەکان بکەم چکە من سەرۆکی لیژنەی باڵام خۆم هەزر ڕێیەکەم هەبێ متعاطیف بم بەرامبەر هەر ڕێیەک وانە زۆر ناکرێ ئەوە بکرێ بەڵام ئەتوانین بڵێن کە ڕێیەکی بەقوت هەیە لە ناو کۆمەڵی ئیسلامی کوردستانە بۆ دەستکاریکردنی ئەو ناوە لە پاڵ کۆمەڵێشتی ترا و تەسیلی ئەگەر خەڵکێک بە دوای مبەڕیری شەرعی ئاگەڕێ
یعنی خوێندنەوەی شەرعیشی بۆ هەیە و ئەزانین کاکەین ئێمە کە باسی بیرکردنەوەی فراوانەکەین هەندێک شت بەدەر لەوەی ئێمە بیگۆڕینیانەی گۆڕین ئەم ناوە کێ ناوی کۆمەڵینە هەر خۆمان ناومان نەنا کۆمەڵ نایەکە هەمومان شانازی پێوەکەین بگۆڕێ یان نەگۆڕێ شانازی بەو ناوەکەین کە ئێمە لە 2 مانگ 3 مانگی تر 20 ساڵی تەمەنی تەواوەکە کاری ئیسلامیمان لەژێر ناوی کۆمەڵی ئیسلامی کوردستانە بەڵام دوجار ئەو ناوە ئێمە ناومان ناوە و ناوی تری ئیسلامیمان بۆ گۆڕیوە بە کۆمەڵی ئیسلامی ئەم پرۆسانە پرۆسەیەک نین حرام بن یعنی ئەگەر من نەتوانم ناوی کۆمەڵ بگۆڕم فەرەزان من ناڵێم ئەی گۆڕین یان نایگۆڕین بەڵام ئەگەر قسەکە وەکو گریمانە قسەی لەسەر بکەین یعنی من پێم وابێ ئەگەر ناوی کۆمەڵم گۆڕی گوناهبارە بم کەواتە من دوێنێش لە مناقەشەیەک باسی ئەوەم کرد یعنی شتێک کە خۆم دروستی کەم و دوایی تەقدیسی کەم ئەمە هەر لە خۆی لە هینە چێ یعنی ڕاستە جیاوازیەکەیە لەو نمونەیە کە من ئێستا هێنمەوە بۆی خراپ تەفسیر نەکرێ بەڵام ئێمە کە باسی مشریکینی سەردەمی هاتنی ئیسلامەکەین یا مەسەلەن ئەو کەسانەی کە بتیان پەرستووە ئەمەلەیەکیان هەبووە زۆر جار نەک زۆر جار هەموو کاتێ بتەکە خۆی دروستی کردو جارە لەبەر دروستی کردووە لە خورما دروستی کردووە چی بەڵام دوای عیبادەتی بۆ کردووە ئەمە بۆ چی بۆ پەرستنی سەنەم وایە جا بەدەر لەوە ئەمە ئینەکە ناو شتێکە خۆمان ناومان ناوە چەترێکە عینوانێکە بۆ مەرحەلەیەک یعنی شتێک کە من خۆم دروستکەری بم خۆم پێکهێنەری بم ناکرێت دوایی تەقدیسی کەم خۆم هەر خۆم نەتوانم زاڵ بم بەسەر یا گۆڕانکاری تیا بکەم من دوجار ئەڵێم قسەکەی من بۆ ئەو نییە ئەی گۆڕین یا نایگۆڕین بەڵام ئەڵێم تەرحێکی بەقوت هەیە و ڕەنگە جەنابی مامۆستا عەلی باپیریش دیارترین کەسایەتی بێ کە ئەو ئاڵایی هەڵگرتووە کە وا پێویستەکە ئێمە حکمت بەکاربێنین کە ئەو ناوە دەستکاری بکەین ئەجا تعدیلی دەکەین ئەجا لە بنەوە دەیگۆڕین بە ناوێکی تر دڵنیابن کۆمەڵ ناو بگۆڕن ناو نەگۆڕێ دەردی مامۆستا عەلی باپیر لە مەجلیسێکا باسی کرد ئێمە ئەگەر ناوەکەش بگۆڕین کەلیمەی مەسەلەن ئیسلامیش لێ بکەینەوە خواز لە نوێژ ناهێنین یعنی من هەر ئەو ڕۆژە مەسحێکم کرد من حەزەکەم هەموو ئەندامانی کۆنگرە ئەو مەسحە بکەن و بە کلیکێک لە ئینتەرنێت دەتوان هەموو ئەو بکەن بڕۆن عالەمی ئیسلامی سیرکەن عالەمی عەرەبی و دەوروبەری ئێمە سیرکەن کۆمەڵگە ئیسلامیەکان سیرکەن ناوی حیزبە ئیسلامیەکان لێ بدەن بزانن لای خۆیان ئەحساییەک بکەن کاتیان لەبەردەستماوە بزانن لە ناو ئومەی ئیسلامی ئێمەیە ئەگەر لە سا 89 هێزە ئیسلامیەکان بزانە کەلیمەی ئیسلام بە ناوەکەیانەوە هەیە نییە کەسیش ناتوانێت مزایدە بکا بەسەر ئەوەی کە مەسەلەن حرەکەی عەدالە و تەنمێی مەغریبی هێزێکی ئیسلامینەوە کە ئەتوانین بڵێن هەڵبژاردنەکانیشی بردەوە گەیشتە حکوومەتیشی پێگەێنە و لە وڵاتانی تریش لە تورکیا لە شەرقی ئاسیا لە عالەمی عەرەبی لە میسر لەکوێ ئەکسەریەتی هێزە ئیسلامیەکان کەلیمە ئیسلامیان پێوە نییە باشە ئەمە قیرائەیەکی قوڵە ڕەنگە ئێمە لە هەندێک شت دواکەوت بێتین بە حکمی ئەوەی کۆمەڵگەکەمان لە ڕووی ئاسی هۆشیاری و فکری سیاسیەوە لە دوای هەندێک کۆمەڵگەی تری ئیسلامیەوە بێ بە تایبەتی شەرقی ئاسیا بە تایبەتی هەندێک وڵاتی تر بۆیە من دووبارەی ئەەکەمەوە تەفسیری قسەکەی من بۆ نەکرێ من ئێستا تەنزیرەکەم بۆ ئەوەی ڕێیەک تەبەنی بکرێ بەیانی بەڵام بەڕاستی ئێمە خۆمان ئەم ناوانەمانداوە خۆمان کاک حەکیمان هەڵبژاردووە جا بۆ ئەمیری کۆمەڵە بۆ سەرکردایەتیە بۆ هەر شتێکە هەر خۆشمان نەتوانین بیگۆڕین هەر خۆشمان نەتوانین بیهێڵینەوە شەرعێتی پێبینەوە ئەمانە لە سونعی خۆمانن ئەمانە ئیشی دەستی خۆمانن من ناوی کۆمەڵ بکەم بە مەسەلەن بە ئاڕاستە بیکەم بە ڕەوت بیکەم بەچی ئیسلامەکەی لێکەمەوە لێی نەکەمەوە ئەمانە نیشانەی ئەوە نییە من دەسم لە عەقیدەی بەشێک لە عەقیدەی خۆم هەڵگرتووە بۆیە بەڕاستی ئەبێ ئێمە زۆر بەوریایی ئەوە بکەین و زۆر بە بیرفراوانی و ترسیشمان لە ئەوە نەبێ چونکە خۆمان هەین ئێمە معادلەیەکێت سیاست لە کێوە دائەبەزێ بۆ کێ دائیمەن سیاست لە نوخبەیەکی سیاسیەوە دائەبەزێ لایەنگری هەیە یعنی تۆ ئیعلام سیرکە ئیعلام ڕەئی عام دروستەکە نەک ڕەئی عامەکە بێ شتێک فەرزکە بەسەر ئیعلامە ئەوە بکە یعنی بەشێک لەمە سیاسەتی جوایە ئێمە کۆمەڵە شت ئەوە دەکەین کۆمەڵی ئیسلامیمان کە ئیعلان کرد خەڵکێک پێیوا بوو کۆمەڵ ڕەنگە ئەم پێگە سیاسی نەبێ وانی ئەم پێگە بەهێزە دێ ئەوەشمان کرد هەموو بربەستەکانیشمان بڕی بەخوا کۆمەڵ مادام ئەم خەڵکە دڵسۆزەی هەبێ ئەم هەموو ئەندامە دڵسۆزەی دەسێتی وەڵی هەر ناوێکی تری هەبێ باشە بەس بەو نیەت و بەو ڕوحیەت و بەو قەناعەتەوە ئیشکە دڵنیابن کۆمەڵ بەهێزترە بێ
پشت بەخوای گەورە بەرەو دوان ناگەڕێتەوە. هەژ دقەیەکمان ماوە بەس بە کورتی ئەگەر وەڵامی چەند پرسیارێکی ترمان دێت و سەبارەت بەوەی کە کۆمەڵی ئیسلامی کێشەیەکی ناوخۆیی هەیە یاخود ئەم جارە زۆر بە ئێستر هاتوونەتەوە کۆنگرە چکوە ڕەنگە ئەم جار دامەزرێنەرەکان خەڵکی زیاتر لەم کۆنگرەی کۆمەڵی ئیسلامی کۆ ببێتەوە. بەڵێ بەراورد بە کۆنگرەی سێم سوپاس بۆخوا کۆمەڵ ئەتوانین بڵێن ئەگەر وردە کێشەیەکی هەبوو بێ یا هەندێک کێشەی ناخۆیی هەبوو بێ ئێستا زۆر بێ کێشەترە لە چاو قۆناغی ڕابردوو. من ناڵێم تەجەموعێکی ئاوا گەورە حیزبێکی ئاوا گەورە ئەو پێگە سیاسی هەبێ و ئەوقی لە تاریخا هەبێ بچیتەوە ئەساسەکەی نزیکی 40 ساڵ تەمەنی سیاسی و عسکەری هەیە هیچ کێشەیەک هیچ تەفاهومێ نییە. ئەساسەن ئێمە ئەگەر خەلەلەکە ئەوەیە ئەگەر بۆن و نەسوو تەفاهممان لە بینیەکانە بێ بیر و ڕای جیاوازمان نەبێ. بەڵام سپاس بۆخوا بەراورد بە قۆناغەکانی ڕابردوو لە ڕووی خلافاتی ناوخۆییەوە ئەوانەی کە کۆمەڵی ئیسلامی لە دامەزرێنانی کۆمەڵی ئیسلامی ئەنجومەنێکیش بەوانە دروست دەکرێت کۆنەکان و دێرینەکانی ڕابردووی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی هەیە ئەنجومەنێک هەیە بۆ ئەو بەڕێزانەی کە پێشتر بەرپرسیارەتی قیادەی ئەم حیزبیان لە ئەستۆ بووەوە چۆنەڵێ دەوری کاریگەریان هەبووەوە ڕەمزی ئەم تیارە سیاسیەن لە ئێستاش و لە ڕابردووشە ئەنجومەنێکیانەوە دەسەڵاتی باشیشیان هەیە چونکە یەکێک لەو ئەنجومەنانەی لە لایحەیە ئەوەیەک لابووتەوە کە هاو ئاستی ئەنجومەنی سەرکردایەتیە و لە پاڵ ئەنجومەنی سەرکردایەتی و کۆمەڵی موسسات و ئەنجومەنی ترە ئەمانە قەرارە چارە نووسازەکان بەڵێنی پێکی دەهێنن هەر ئەنجومەنێکی شکلی و بێدەسەڵات بە دووی اعتیبار یەکەم هەر خۆی دەسەڵاتی باشی هەیە دووهەم هەر کەسایەتەکان کەسایەتی معتەبەرن یعنی لە ڕوادی ئەم کاروانە ئیسلامیان زۆربیان لە ڕوادی ئەم کاروانە ئیسلامیان 40 ساڵ تەمەنی سیاسی ئیسلامیان هەیە کەواتە ئەوانە پێویستیان بەوە نییە بە دەخێکیش بۆیان بنووسی کاکە ئەمە تۆ دەسەڵاتەکەتەوەی کاریگەری ڕوحیان لەسەر من هەیە لەسەر جەنابەت هەیە یعنی ئێمە حکمتمان نییە ئەگەر هیچ موسسەیەکیشیان نەبێ هیچ مەتنێکیان نەبێ ئیسفادە لە تەجربەی ئەوان نەکەین یعنی کەواتە من حیزبێکی دوابڕاوە بم ئەگەر من حساب بۆ ڕابردووی خۆم نەکەم و بیر لە داهاتوو نەکەمەوە جیلێکی تر بێ بۆیە لە هەموو ناحیەکانەوە يعني مادي ومعنوي چۆنەڵێ تقديري ئەو بەڕێزانە کراوە و لە سەفی پێشەوەی ئەم حیزبیان لە هەموو باش بەزوەکو سەرکردایەتی نوێ چەند کەس خۆیان پاڵاوتووە چەند کەس دەردەچن ئێمە ئەتوانین بڵێن بە کۆی گشتی نزیکی 71 مرەشەحمان هەیە کە پەسەند کراون بۆ سەرکردایەتی بەڵام ئەویش تقریبا کۆمەڵی مناقەشاتی ماوە سبەینێ سەبارەت بە چۆنەتی پێکێنانی سەرکردایەتیە بێ کۆنگرێک لای کاتەوە چکە ئێمە نیسبەی خوشکانمان هەیە بڵێن کۆتای خوشکان نیسبەی ئێمە ئەنجومەنێکمان هەیە کە ئەبێ دروست بکرێ بۆ چاودێری دەستەیەک ڕێیەکی بە قوتەیە کە ئەمە سەرکردایەتی پەسەندی کردووە ئەوە سەرکردایەتی داهاتوو خۆی دەستەیەک دروست بکات لە چەند کەسێک لە چەند کەسایەتیەکی دەرەوەی سەرکردایەتی کە سەر بە ئەمیری کۆمەڵی ئیسلامی بن ئیشیان متابعە و ڕقابەی ئەم حیزبە بێ چاودێری بەدوواچە ڕێیەکی تریژێ ئەڵێ ئەمانە بە هاو ئاسی سەرکردایەتی بن لە ناو کۆنگرە هەڵبژێرن بۆیە ئەمانە تەحکومەکە بۆی کە ئەگەر لە ناو کۆنگرە هەڵبژێران چەندی مرەشەحی ئەوەیە بێ و چەند بۆ سەرکردایەتێکە ئەمێنێتەوە ئەگەر ئەوە پەسەند کرا کە سەرکردایەتی داهاتوو لە ناو کۆمەڵی کەسایەتی دەرەوەی سەرکردایەتی ئەم ئەنجومەنە پێک بێنێ و سەر بە ئەمیر بن و سەلاحەتیان زیاتر بێ ئەوە شتێکی تر ئەبێ بۆیە بەڵام ئەوەی کە هەیە ئێمە نزیکی بە کۆی گشتی تا ئێستاوا بڕیارە بە کۆی گشتی بەڕێز کەسی یەکەمی کۆمەڵەوە نزیکی 35 کەسمان هەبێ بە ناوی موسسەی سەرکردایەتی ڕێسپەی هەڵبژارنەکە دەکرێت هەرسپەی على الأكثر بەشێکی هەڵبژارنەکە مەفروزە بکرێ بۆ سەرکردایەتی بڵێ ئەنجومەنی سەرکردایەتی داهاتووی کۆمەڵی ئیسلامی کوردستان باشە بەس وەکو هەر یەکسان هەیە بۆ کاندیدەکان ئەوانەی کە خۆیان کاندید کردەوە ئەوەی بەنسبەت ئێمەوە بێ لەو سیاقاتانەی لەبەردەستی ئێمەیە هەل یەکسان هەبووە سیاقی بڵێ وەکو لیژنەی باڵات چییە ئێمە وەکو یەک حسابمان بۆ کردوون لەو کوڕاسەیە کە هەیە و ئەچێتە بەردەم ئەندامانی کۆنگرە وە ڕێنمایشمانداوە بە هەموو دام و دەستگاکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە سەروشیەوە کەناڵی پێیان و هەموو دام و دەستگا میدیاییەکان هەمویان ئیسفادەیان لێ بکرد هەر یەکەوە بەپێی شارەزایی خۆی ئێستا بۆ نمونە من لە مەجالێکە ئەوم هەیە مەجبور نییە تۆ مەسەلەن سیاقەکەمەوە بێت تۆ بە زۆر هەر مناقەشەی سیاسیم لەگەڵاکەی دیدارێکم لەگەڵ بکەی ڕەنگە لە بەرنامەیەکی بانخوازی شەرعی ئامە سەرکەوتوتر بووم تومانە هەر یەکەوە بە پێی اختصاصی خۆی هەل یەکسانیان بنێ و بەڕاستیش لێرە هیچ فەرقێک ناکرێت لە بینی هیچ کەسێکە و بەڕاستی زامنی ئەساسیش وەعی و هۆشیاری ئەندامی کۆنگرێ کە دەنگ بەکێدا
ئەگەر خەڵکەکان مەسەلەن من مڕەشح بم منی قبول بێ هیچ ڕکلامیش نەکەم ئەبێ دەرچوونم سۆگەر بێ بۆ نمونە وەکو هاوژینی معنەوی مادامێک ئەندامانی کۆنگرە خەڵکی شارەزا بن و خەڵکانێک بن لەناو عمقی ئیشەکەیان ئەزانن کێ باشە و کێ مەسەلەن کەمتر باشە ناڵێن خراپ یعنی ئەهەم هەیە و مهم هەیە یعنی بڵین داتوەریش ئامادە دەبێ و کۆمیسیۆنیش ئامادە دەبێت بۆ پرۆسەی هەژماری دەنگەکان و ئەوانەیە بەڵێ بەڵێ بڵێ دواوتە دەگەر شتێکت ما بێ و ئەندامانی کۆنگرە وەڵاهی ئێمە شتمان زۆر وت کاک حەکیم ئێمە ڕاستە لە 4 ساڵ جارێک کۆنگرە دەکەین بەڵام بەپێی ئەو سەبەبە مۆزوعی و زاتی کە پێشتر باسم کرد ئێمە تقریبا کۆنگرەکەمان کەوتە 5 ساڵەوە من هیوادارم سبەینێ و دووس بەیش ئێمە بە ڕوحیەتێکی مەسئولانە ئەو بکەین یعنی کۆمەڵ بخێنە بەرچاوی خۆمان زەید و ئەمر نەخێنە بەرچاوی خۆمان بینی خۆمان وخوا ڕێککەین و سافیکەین بەڕاستی لیلا و فیلا ئێمە بین هەر شتێکمان تەرح کرد دەنگمان بە هەر کەسێکدا و هەر برگەیەکمان پەسەند کرد و هەر برگەیەکشمان ڕەفز کرد ئێمە بەس لەبەر خوا ئەوە بکەین و کۆمەڵ بکەین بە وەسیلەی بەدەسێنانی ئەو ڕەزامەندی خوایە چکە بەڕاستی باەکشتان پێ بڵێم هەموو شتێک یعنی مدەبیرەکەی خوای پەروەردگارە بە عەقڵی من ئەڵێم من و کاک حەکیم ئێستا ئەڕۆین بۆ شوێنێک ئاوا بچین ئاوا باشە بەڵام کەسێک هەیە وانە زاتێک هەیە کە خوای پەروەردگار لەسەر و هەمومانوێت یعنی لەسەر و بڕیاری ئێمە شەوەیە بەچی ئێمە ئەم مەعیەتەی خوای پەروەردگار و ئەم مۆفەقیەتەی کە خوای گەورە ئەیدا ئەوەیکەین کە نیەتمان پاک بێ کۆمەڵ ئیسلامی کوردستان لە زۆر بڕیاری سیاسیە ڕەنگە زۆر حەکیمانە مامەڵی نەکردبێ بەڵام نەیویستووە خوا لە خۆی بڕەنجێنێ بەرنامەی کۆمەڵ ئیسلامی ئەوە نەبووە کە خوا لە خۆی بڕەنجێنێ سەیرەکەی خوای پەروەردگار ڕێک ئێمەی خچۆتەوە سەر ئاڕاستەکە باشکرا ئەمە هەستی پێکەین لە قۆناغی کاری سیاسیمانە هێز نییە بڵێم لەم 10 ساڵ و 15 ساڵی ئەگوو کۆمەڵ بەرز و نزمی بینی بێ واللهی من خۆم لەناو معادلەکەیا بووم ئەو ئەمریکانە هاتوون خوا ئەگەدارە ڕۆژی وا هەبووە کۆمەڵی بەرپرسی ئەمەیان گلاوەتەوە نامیان بنووسیان 24 سەعاتان لەبەردەسە لەماوەی ئەو 24 سەعاتەیە کۆمەڵی خەڵکمان بە دوای ئەو وەسیقەیە گەڕاین بەندە بووە کاک فازڵ قەرداغی وە کێ بووە یەک لە دووەرەقە بووە کە پێشتر ئێمە بە ئەمریکەکانمان ئیمزا کردبوو لە پاش ویستی خوای پەروەردگار ئێمە کۆمەڵ ئیسلامیمان بۆ لە تەوەرەقەیە کە لە تەوەرەقەی دڕایش بوو هی دەفتەرێ بوو کاپتن فڵان کەسی ئەمریکی بڵێ من ئەم چەکانم لە کۆمەڵ وەرگرتەوە من زەمانەتێکم کۆمەڵ نەیشاردوێتەوە بە ئاگداری ئێمە ئەمەی کردووە بۆیە ئێمە یعنی بەڕاستی مەعیەتەکەی خوایە وای کردووە کە ئێمە زۆر هەنگاو هەڵگرین و زۆر لە هەموو مەرحلەکانی پێشوشا بەڕاستی بۆیە یعنی گرنتی ئەساسی سەرکەوتنی کۆنگرە ئەوەیە ئێمە نیەتمان بۆ ئەوە بێ کە خوا لە خۆمان ڕازیکەین و حیزبێک بکەین حیزبێک مەسەلەن بەهێزکەین و قسەی تیا بکەین و دەنگی تیا بین کە بتوانێ ئامانجە پیرۆزەکانەوە کە نەک کاک حەکیم بەرێتە پۆستێکە و هاوژین بەرێتە پۆستێکە و ئەم بەرزکاتەوە ئەو دابەزێنێت خۆی گەورە هەموو لایەکمان موفەقا بتوانین کۆنگرەی چوارەمیشمان سەر ئینشاءالله زۆر سپاس بۆ بەڕێز هاوژین عومەر سەرۆکی دیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی سپاس دەکەین سپاس بۆ سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ